ئەو کاتان باش هاوڕێیان لەو ڕۆژانە بابەتێکم لە کوردستان پۆست دیت زۆر کۆمیدی و تراشجا بوو ئەنی بەڕاست ئینسان کە ئەو چیرۆکانە دەخینتەوە هەست بەکارە ساتی زیاتر دەکات ئەگەنا مەسەرەن لەناو بابەتەکان بازەوە چۆن ئیدریس کوڕی نێچیروان بارزانی گەورە مافیا و ئەو شادز و شابێ ئەخلاقی 20 ساڵەی هەر خەڵکی هەرێمی کوردستان ئیدریس نێچیروان بارزانی پارە لە دەوڵەمەندەکان بە ئارزوی خۆی وەردەگری مەسەڵەن ماوەستە دهۆ کەورێ ئەوانەی سەربەخۆی بن لە بازرگانەکان و سیاسەکان کە دەوڵەمەند بوونە بەنمونە وەکو کەریم سنووزاری وەکو نەوزات هادی وەکو دکتۆر نووری وەکو سادقە ئەوانە هەموو دەوڵەمەندەری پارەی بدەن 10 ملیۆن بدەن 20 بدەن حەدیشیان چێ نەدەن ئیتر برادرێک وەڵە باس دەکە دەگوت لە 250 ملیۆن دۆلاری خرکردەوە هێک سەفەری ئەوە کاسبە ئەوەقت خۆی پیاوەی لۆ نوکتە دەیان گوت بە کابراایکی پیرە و لێریان گوت بڕاتی لەسەر نێچیروت کابراایکی زۆر کاسبە ماڕۆدەم بەو گەنجەی خۆی بوویتە ملیاردێر ئەزاوە منی زۆر هەژان بە تایبەتی کە یەکێک لە دەوڵەمەندانە لە ترسی پارەوەرگرتن هەستایە چووە نازانم کلیەتی گورچیلێتی دەرهینایە هەتا بەس هیچ بەراشی نەبووە بەس دەترسیوان مانگە خۆی لە خەستەخانەی بێقی وازی لێبینن هەتا کونەشی دەربیتەوە تێی بتەقێنن تا ئەم دەڵێن زۆربەی دەوڵەمەندەکان ئێستاوە تێی دەتەقێنن دەڕۆن لە کوردستان ملک و ماڵیان دەفرۆشنەوە ترسی ئەو مافیانە ئابە و دەرەجە بووە بۆی ئەوانەیە من ئێستا هەندێکیان باز دەکەم چەند نمونەیەکە چکۆنسان ناتوانێت 100 نمونە باس بکە بڕوا بکەن هەموو ئەوانە فلیمی ڕاقی و تراژیدیا کۆمیدی لێ دەرەچی ئێستارە گەرمان بن منە مەسەلەن ئەوە تراژیدیان نییە و تراژدیا کۆمیدیان یە کابرایەک دەوڵەمەندە بووە ناوەکەی مەڵای نەب لە بیست چوو لە وەختی نووسین کە وەرمگرت پارچە زەویەکی لەسەر ڕێی مەسیفە بووە بای 4 ملیۆن و 5 ملیۆنی کردیە دەگەنی هات بارزانی گەورە دس گەورە بێڕەوشت گفتوگۆ کرا وتی ئەوڵات 4-5 ملیۆنی دەکات وتی عەقڵ نەبی ئەوە دەفرۆش گوتبی ناشرۆشێ ئەگەر 4 لەو 5 نەفرۆش نیات بانجی دەوڵەمەندە شتەکە دەروەرە و قەتەعات دەمان لێ بکڕ نامەوێت درێ بە زۆرم لێ دەی بکڕی ئێ بە چەند بە هەر حاڵ ئەخیری وڵات 10 ملیۆن ئێ کاکە ئەوە 4 لەو 5 ناگە 10 ملیۆن بە زۆرم لێ پێی کڕی دەبی بکڕی ئەیتر چارەیان 5 دایتە کابرای 5 شیوە خۆی برد وەڵا وەختی لەوەش کۆمیدی تر ئەوزە هاوڕێیان وتیان 50 دۆنم بووە وەختێک پیوێنرایە کابرا گوتی هەروە بچم بپیم بزانم چەند دۆنمایانیەوە کرد کە پیوایتیان 54 بووە بێچێک لە پاسەوانەکانی نێهادی گوتیە نێهادی کۆرۆ 4 دۆنمیش زیاد بوو 2 ملیۆنە شکلەوە گرت بڕوا بکەن یعنی ئەوە ڕاستیە ترەوە بە تاقتنە فلیمەکی دەبێت ژیانی نێهادی بە تاقتنە فلیمەکی دەرەچی سکسی ڕوت باوشەی نەڵێن لەبەرەوەی لە فەیسبوک قسەک یاساغا ڕوت لەگەڵ ئەوەی پارە خوارد هاوڕێیان غەفور خۆشناو هەیە دەوڵەمەندێکی هەولێر هەیە غەفور خۆشناو ئەو دەوڵەمەندە باڵی مەسروف پێیان گوتی 2 ملیۆن دۆلاری بدە تەبەڕع لە کوردستان 20 سال وەزعیان زۆر خراپە 2 ملیۆن دۆلار لێیانوە گرتیە غەفور خۆشناو تا ئەن هاوڕێیان زۆربەی ئەوانەی وەرگرتیە بۆ زانیتە شعبان چالی هەبوو چالیە وەڵا نازەمی خەرچی ناوەکەی گوندەچە ئەوە بەڕێوەبەری نووسینگەی مەسرور بارزانی بوو تانەوە پار ئەمە لەسەرمان نووسی کە کابرایەکە بەرکرایە مەسرور بارزانی وەڵامی داینەوە نووسینگەی مەسرور بارزان چینا دەرنەکرایە ئەوە نەخۆش بوو دەگەڕێتەوە تەوان تا ئێستا نەیانگەڕانتەوە زانین چی کرد بوو سەبەبی هەڵسا بوو لە هەموو کەسە چی پارەی وەرگرت بەناوی مەسرور بارزانی 130 داوە مەسروری 170 لە خۆی خوارد بوو دەوڵەمەند 3 ملیۆنی داوا کرد بوو 2 لە خۆی خوارد بێگە چی خوارد بوو 5 بە 3 لە خۆی خواردە 2 دایتە مەسروری یعنی ئەوانە نییە کە دەبینن هەمووی دزی دەکە ئیتر ئەویش دزی کرد بۆیە یعنی مەسرور زۆر بۆ شتانە تێکەچیت کە لە پشتەوی دزی بکری بەخۆی مەجالیان بدە
وزایدن هاوڕان یەک جیاوازی گەورە بڵێن مەسرور و نێچیر مەسرور هەموو ئەو دزیانە کە دەیکە لە خۆی و برایەکانی ستێر گروپ برایەکانی باپی بەڵام نێچیر دەرگای کردەوە چێ دزی دەکا چێ ناکا و هەرچی بستەکەنی فێرە دزی دەکا یعنی خودای دز خودای بێ ڕەوشکردنی کۆمەڵگا خودای فەسادکردن و گەندەڵی نێچیر بووە بێنەوە سەر ئەوەکان هاوڕێن ئەحمەد ئیسماعیل دەزەری بەو شتیان لێ بچ لۆ ماوە داوای پارەیان لێ کردی شکوچی نادەم ئەنگو بە خۆتان قەرزاری منن ئی کارە باشتیوانە واڵا لەگەر ئەوەی بڕیاری دەرێن پەرلەمانە نازانم حکوومەتە بۆ کە لە باز ببەخشێنرە لە هیچەوە سەد زەری بەیان خستە سەری سەد زەری بەو ئەویان کابرەتی تەقاندێن نەک کاڵاتیە بەس دەرێن زۆربەی کار لە عێراق و لە ئوردن و لەوانەیە کابراش کە ناوی دەڵێن هاوڕێ بووە هاوڕێ نازانم بڵێ ئەو خەڵکە چێ لەمە پەیدا بووە هەموو ملیۆنێر وەقتی خۆی پێش 6 عائیلە هەبووم لە هەولێرە دەوڵەمەند بوون دەڵێن ئێستا من 4 ساڵ لەمەوبەر بابەتە عەلی سیاسی خێنمەوە دەرێ 20 یان 25 ملیاردێر هەیە بەس بازرگان 5,000 ملیۆنێر جگە لە مەسئولە جێقیت و دزەکان 5,000 ملیۆن 20 یان 25 بوو تەقریب ملیاردێر لە کاتێکە ئەو هۆڵندە گەورە و گرانە نووسیب 5 ملیاردێری هەیە با بڕوا دەکەم 100 یان 300-400 ملیۆنێریشیان هەبی ئەوش چێ هەموو مەسەن کۆمپانیان هەیە یعنی دیارە پارەکە لە چه هەڵقوڵایە ئیمە هەمووی پارەکە دەبتە ملیۆنێر کەسیش نازانێت بەرحاڵ ئەو هاوڕێ بینە سەری کە من نازانم خەڵکی هەولێرین بە ئەسڵ نازانێت ئەو دەوڵەمەندانە ناویشیان چێ کو پەیداش بوونە ئەو هاوڕێیە شەریکە دزی لەگەڵ ئەوەی بووە کوڕی مەنسوور بارزانی نەفت و شتی تجارەتیان پێکردی ئەو دەوڵەمەند وەڵا ڕۆژی شوم بزری دەکەن دوای 3-4 ڕۆژی چاوی دەکەنەوە واندا ئیمزای پێ دەکات ئیتر دوای ماوە چ هەست پێ دەکە کاکە نەخانی بە ناوی مایە نە پارەی باقی مایە نە سەیارە بە ناوی خۆی مایە هەمویان پێ ئیمزا کردی حەدیشی تێ برێ لەل هەولێر گوتەنی لەل تەواو یعنی ژنیشیان ببان ئەنی بەڕاشکایی بڵێم بەداخەوە کەەوە دەڵێم کەس ناتوانانی لەبەر ئەوی لە کوردستان مافیا هەیە ئەوەم لە سوکاتی بە کەس نییە ها ینی مەسەلە بەڵام یعنی تو کە یاسانە بوو لەو سوی دەش ئەگە یاسانە بوو هەماشتی کوردستان دروست دەی بەس کە ئەگە یاسا هەیە بۆیە کەسمان هەموومان ڕۆحمان دەچی لە بچووکترین غەڵەت دەدرێ دادکەی بە سەرۆگۆزیرانەوە لە بۆ هاوڵاتیشی ئەسایی ئەحمەد ئیسماعیلیشمان باس کردووە بزانم ئاوڕیانیان دەڵێن دەچن لە کافیتیریا شوێنەکان کە دەبینن خەڵکێک سیارەیەکی ڕاقی پێیە یان ئەوەتە لە بازار تاقیبەکەن بە دوواچوون دەکەن سیارەکانیان لێ دەبن لە بۆشیان نیە داوا بکەنەوە تایبەتی منداڵەکان لە کوردستانی ئەمە ئەولێر دەزانم مەسەن لەو ماوە 2 سیارەیان بردێ دەرێن یەکە چای کوڕە عوسمان مەهەندس بوو هەر بە ئەنتەریاد لیان بردێتەوە پیاویشم دەوێت قسە بکە هاوڕیان یەکەشکەی فاروقی مەلا مستەفای فاروقی مەلا مستەفا تەوان ئەو پارەی هەیە بۆ هەمووی ماڵی جەلال تاڵەبانی هیچ خۆی نەبوو زۆربەی بەناو لۆگۆکە فاروقی مەلا مستەفا بوو مشریفەکە ئەگەنە هەمووی جەلال تاڵەبانی و کە نازانین جەلال تاڵەبانی بابی ئەو ملیاردێری لە چێ بووە گەر پارەی میلەت نەبی ئێتر دوای مردنی جەلال هێرۆ سەرپەرشتی دەکات دوای ئەو قوبات بە پلەی یەک دەڵێن سەرپەرشتی ئەو کارە بازرگانێک کرد ئەو ژێقی تو درۆزنەی دەیگوت ئەم مرچ خەڵکم نەخواردیە بە جددی معنی ئەو مەسئولانە کە دێن قسە دەکەن یعنی قەت هەست بەخۆیان دەکەن درۆزنن یان کە قسە دەکەن هەمومان فشەمان پێیان دێ دەزانین ئەوانە چ درۆست نەخ و چ ناپاکە چی گەورن تاوان فاروقی مەلا مستەفا بچێک لە ملیاردێرەکانی منتیقەکەیە بەناو بە تایبەتی دەڤەری سەوس هەر ئەواکی کوباڵیان کردێ بانجیان کردە وتیان چەند مڵک هەیە یەکشت لە بۆ تێهێربژێری یەکشت مەسەلەن ئاسیا سێلە مەسەلەن ئەو خستەخانەی فاروقە هۆتێل گران نازانم چییە شاری جوانەکان یەق لە بۆ تێهێربژێری تێنەویش هۆتێل گران پلینیۆمت چییە ئەی وەرگرتە
بردیت ئەوان کیان هەموو بەناوی ئیدارەی گشتی و کوڕەکانی تاالبانی ملچ خۆیانە و کوڕەکانی شوان گردەکەی بە خۆیاندادنێن ئەوان ژەوشتانم بە ملچ خۆیاندادنێن تەواو ینی بابیان مادام لە چیا بۆ ئیتر سەعاتی دەبی بە 100 میلیۆن دلار لەسەر خەڵک ڕابوەستی هاوڕێیان بەدەرلەوە دەرێن هەندێک کەسێ دەچن دەرێن دەوڵەمەند پارەی بدەویش کابرا دەرە پارەم نییە دویدە نییە ئێدرن باشە خانێکە وەربینە ڕەحم لە جیاتی خانی مەزەن بە 3 میلیۆن 4 میلیۆنە دەرێن ئەگەر داوای 5 و دەرێن میلیۆنە چ قەرداری یعنی میلیۆنە چ قەرداری خانێکەشی لێ دەبن سیارەکەشی لێ دەبن ڕەهن دەکەن بە نیوە قیمەت وەچی لێر هەکە یەکێک کۆنکوش دەکە پارە ئێسام خانی ئەو خانەی تێدا دەژیم 3 میلیۆن کڕۆ قەرزارم مەسەن کە ئیفلاس بکەم خانەکە دەفرۆشنەوە چەندی بکاتن ئیتر ئەگە کەم زیاد بکە قسەکم دەدنەوە ئەگەنا ئەویتکە هەموو لە خۆیانە لێوێن دەشوایە دەرێ مادەم پارەت نیێتەوە ئەو خانەکەی بدەیان سیارەی بدەیان ئەو قەت ئاردەی بدە یعنی دەڵێن ئەوەوە ئەژەکە خەڵک دەکەن هەر لەبەر هەندێک دەیان دەوڵەمەند دەڵێن هەڵاتووە یاندانی ملکانیان بفرۆشن شەو ڕۆژ لە دیانن سەران دەدەن خۆ لەو ڕۆژانە کابراایك لە سپێرە تێوێ بە ئاشکرا باسی کردوتی بەناوی سەرۆکایەتی هەرێم جەماعەتی نێچیری 2 میلیۆن دلاریان لێستاندین ناشماندنەوە شکاتیشمان کردیە و بەریشتران و هیچشمان لەگەریان پێ ناکردەوە بڕۆن ببرسن کامەی دەوڵەمەند تێپارەیانەوە تا ئەن دەستیان خۆش بی لە هەندەچی لەبەر ئەویان دەرێنان گۆ بەسای بابی مە دەوڵەمەند بوونە بەسای مەسروری بەسای نێچیری بەسای قوباری بەسای پاڤێلی بەسای لاهوری ئیلا ئاخیری دەوڵەمەند وەگەنان گۆ پیاوی ئەو بوونەدەوە بن ئیتر لیان وەردەگرن تاو زەریبە لە زیادی بدەنە حکومەت دەدەنە منداڵەکانی وان ئیتر شتە چیتکەیوانمە شایستەی ئەوە بێ بەڵام ئیتر ئەوە تراژیدیا و کۆمیدیای ئەو وڵاتە پیشان دەدا کە شایستەیەک و گوتم دەیان ڕۆمان و فیلمە ئەوە چ نیشتیمانەکە ئەو پاشا گەردانی هەبێ بڕوا بکەن هەتا یعنی ئەڵێن لە دوای 12 شەوان لە ناو هەولێرێ زۆربەی کافی ئەوەکە ڕێستورانگە دیار و مەلهە و فەنادقە دیارەکان ئەنێکە حەفلە و ئاهەنگی لێ دەکرێت هەر گروپە و مافیایەک سەرپەرشتی دەکە بە پارە سێکۆرێتی و ئەوانەی لۆداناینە بەس کەس ناوێری ئەتو دەبتە شەر زاری بدەن خەڵک دەکوژێ و لە نێوان خۆیان کەس ئەرەگای لێ نییە هالە ناستە مەحکەمەی بەس کەس ناوێری دیسان تەدەخل لە بارزانیەکان بی وەچی چۆن ئەو خاڵە جەوهەریەم لەبیر چوو هاوڕێن یەک کەس ناوێری بچی پارە لە ماڵی جەلیل خەیات وەربگری کە دۆڵەمەندەکی کۆنی هەولێریین لەبەر ئەو لەگە تورکیا تورکمانە لەگە تورکیا پەیوەندیان هەیە یان هەن لەگە ئەمریکیەکان تەسیقیان هەیە یعنی لێرەش ئەو دەوڵەمەندانەی بێ پشتن ئەگەر پشتەکت نەبی ئیتر تەفری تونان دەکەن کە پشتی شتێ مەسەڵەن تو سەر بە مەسروریش سەر بە نێچیری دەی بدەی وانە ڕەنگی جەلیل خەیاتیش باتە تورکیا بەنمونە قەزدم لەسەر یعنی ئاوا فەوزایەکە بۆیە ئەو ژیانە دۆزەخەی بۆ ئێمە هەیە بۆ ئەوانیش و ئەوە هەموو نیشان دەدا هاوڕێیان کە ئەو دەسەڵاتە مەحاڵە هەتا سەروا بڕوا بکەن یعنی ئەوروپای شەرقی ڕۆژهەڵات ئەوروپای ڕۆژهەڵات و یەکێتی سۆڤێت ئەو بلۆکە گەورەی ئیشتراکیە کە خاوەنی تەرسانەی نەوەوی چەچینیایی و گەورەترین هێزی سەربازی بوو نیوەی قووەتی دنیا لایوان بوو تاواوە ڕووخا خۆشی ناگرتەوە بزانە تا ئێستا لۆ گەندەڵی دیکتاتۆری گەن وەکو ئەوەش ئەو هەبەو دەرەجە فەوزانە بوو ها وەکو هەرێم یعنی ئەوەی هەرێم ئەوەی دەڵەمەیە دەڵەما بڕوا بکەن هەر وەختێک بتەقی دەتەقی لەبەرەوەی هیچ ئەساسەچی نییە هیچ بناغەچی نییە فەوزاشانی ئێستا سەدام هەندێک شتی قانونی بوو هەندێک شت لەگەر دیکتاتۆرێکی ڕەها بوو بەڵام بەس ئەوانە هەر زۆر خێڵە چیش نینە خێڵ کۆمەڵێک پراسیبی هەیە بەهەرحاڵ ئەوە حکوومەتەکەی چاکسازەکەی مەسرور بارزانی بوو کە ئەوەندەی دعای کرد بڕۆن بزانن ژیانی دەوڵەمەندەکان لە ژیانی فەقیرەکان بە دیوەشکە گەروتارترەیان نە کەسیان خاوەنی شەڕەف و پارە و ملک و ماڵەکانی خۆیانن یان لەبەردەستی ئەو هەموو منداڵە مافیای جەلال و مەسعود و نەوەکانیان کاتێکی خۆش